بازگەی دێگەڵە داخرا، بازگەی سماقوڵی داخرا، ئەرێکەی ئەم چیرۆکانە کۆتایی دێت. دیسان بەزمە پارتی بازگەی هەولێر بەڕووی یەکێتی و یەکێتیش بەڕووی پارتی دادەخەن. پارتی ڕێگەی نەدا فلان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بڕواتە هەولێر. پارتی ڕێگەی نەدا فلان نووسەر و ڕۆژنامەنووسی دانیشتووی سلێمانی بڕواتە هەولێر. یەکێتی لە بازگەی کۆیە ڕێگەی لە فلان کادری پارتی گرتووە. ئەمە چیرۆکە نەبراوەکانی ململانەی دوو بنەماڵەی حکومڕانی هەرێمی کوردستانن کە زۆر جار دەیانەوێ ململانەی نێوانیان بکەنە ململانەی دوو شار. آخر خەڵکی گەڕێکی باداوا لە هەولێر و گەڕێکی قالاوە لە سلێمانی بۆ دەبێت ڕقیان لە یەکێ. هەردووچیان گیرۆدەی خراپی سیستەمی حکومڕانی نین، گیرۆدەی بێخزمەتی نین، هەردووچیان چاویان بە دیار شارە نمونەیەکانەوە زیتەی نایەت، ئیتر ململانەی شار نییە، ململانەی گروپەکانی بەرژەوەندی و بنەماڵە حکومڕانەکانە. پارتی بازگەی دێگەڵەی داخست، یەکێتیش لە کاردانەوەدا بازگەی کۆی داخست، پارتی بازگەی سماقوڵی داخست بەڕووی چەند بەرپرسێکی یەکێتیش سەرجەم بازگەکانی داخست. ئەمانە و چیرۆکانن وەک ئەوەی ڕۆژی 9 نیسانی 2020 کاتێک بەڕێوبەری ناحیەی بالیسان دەیەوێت بڕواتە هەولێر. هەر بۆ زانیاریتان بالیسان لە ڕووی سیاسیەوە لەژێر کۆنتڕۆڵی یەکێتیە و لە ڕووی ئیداریەوە سەر بە هەولێرە. بارحاڵ لە بازگەی زینەتیر بەرەو هەولێر ڕێگەی لێدەگیرێت بە بیانووی خەدەغەی هاتوچۆ، هەرچەندە بەڕێوبەری ناحیە خۆی ئەندامی ژووری ئۆپەراسیۆنەکانی هەولێرە، بەڵام کاکی بازگە فەرمان لە جێگەیەکی تر وەردەگرێت و بە هێمن شێخە بەڕێوبەری ناحیەی بالیسان دەڵێ نابێ قەدەغەیە. شێخەش کە دەگەڕێتەوە و سێودووی لێ ناکات لە بری پەنابردن بۆ حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی پارێزگا کە مەرجەعی یاسایی ئەون پەنا دەباتە بەر سەرکردایەتی یەکێتی و دەڵێ پارتی بازگەکەیان بەڕوودا داخستم. سەرکردایەتی یەکێتیش بە حیکمەتی خۆیان دەڵێن تۆش بازگەکەیان داخە بەسەردا. دواتر فەرمان دەردەچێت بازگەکانی تریش لە نێوان هەولێر و سلێمانی دابخرێن. ئەم چیرۆکە ناخۆشانە نە یەکەم جارە و نە دوجاریش دەبێت کاتێک دوو بنەماڵە ئیدارەی دوو شار دەدەن بە میزاجی شەخسی و سیرکردنی شارەکان وەک مڵکی خۆیان نەک نیشتیمانەیەک بۆ هەمووان وڵات دابەش دەکەن، هێڵەکانی شەڕی ناوخۆ تۆخ دەکەنەوە. کاتێک ئەڵمانیا لە جەنگی جیهانی دووەم شکستی هێناو دابش کرا لە نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤیەت بۆ جیاکردنەوەی هەردوو بەشەکەی ئەڵمانیا لە یەکتر دیوارێک لە نێوانیان دروست کرا لە بەرلینی پایتەخت و ناسرا بە دیواری بەرلین. ئەوە هێما بوو بۆ دابشکردنی دنیا بەسەر دوو جەمسەری جیهانی، جەمسەری سۆڤیەت و سۆشیالیزم و جەمسەری ئەمریکا و لیبرالیزم. بەڵام دیوارەکانی نێوان هەولێر و سلێمانی هیچ نین جگە لە وەهمی دوو گروپی خاوەنچەک و پارە کە بۆ هێشتنەوەی خۆیان لە دەسەڵات ئەم دیوارانە دروست دەکەن تا لەسەر دروستکردنی جیاوازی و قینەبرایەتی نێوان دوو شار بتوانن درێژە بە حکومڕانی خۆیان بدەن. بۆیە کاتێک پارتی بازگەدا دەخات یەکێتی کاردانەوەی هەیە لە بری ڕەخنەگرتنی کادر و میدیاکانی فەرمی و نافەرمی هەردوو لە ئاگری شەڕەکە خۆش دەکەن و دەبنە بەشێ لە شەڕەکە و هەر لایەکیان ئەوی تر تۆمەتبار دەکات. بەهۆی نەمانی میدیای سەربەخۆ و پیشەیش کۆمەڵگە دابەش دەبێت بەسەر ئەم دووبەرەیەدا لە بری ڕەخنەگرتن لێیان. ئەمە چیرۆکی حکومڕانی دوو حیزبەکەیەکێکیان 3 ساڵ لەمەوبەر بانگەشەی دەوڵەتی سەربەخۆی دەکرد و ئەوی تریشیان خۆی بە ناسیۆنالیستێکی تەمام عەیار دەزانێت. بەڵام هەردووچیان دوو هەڕەشەی جددین لەسەر یەکگرتووی قەوارەی هەرێم. ئەوەشی لەم هەڕەشەیە دەمان پارێزێت کە نییە هۆشیاری خەڵکە.